شانداری من و داره دلیر لوره دلیر تلی جدو و دشوپینی دلیر کنه تا گلک خوشات گلک خوش دیاری هر دمه وها خوش بی گش بی باش بی و کناوی خود دلیر بی دلیر ایرو چاو جو اتمسفیرا فستیواله دل بخین ایرو گلک خوش بو دم جمر سی پشتنی ویرو دست پ چالاکن روجا ام دکارین بیشن روجا یکم و روجا دوم یا فستیوال کو دست پ فیلمان کن ایرو به فرمی دم جمر سی دست پ 33 فیلمان هات کرن که هانا بردام ت نشاندان دل بخین ماشاءالله تشت گلک خوش جوش و خروش کامازان گل دف خلک سلیمانی هيا لسر درجه انكو قادر من هولجي جهنم کو مديت كيف تجي تيرا سيلفي قرتن وتيرا خوجي خلكي سيلفي بورا قرتن يعني اروى تجي ببوي دلير تجي ببوي وكا ستيركا كفستيفال لوي داري متمشكر كيف تلجيبو قالك سباس ام بردوا منها خانمه كل قلمنا ام بتر بحثا فستيفال كانوا هروسا بحثا چالاكين فستيفال كانوا بجداربونا وانو ميفان وان بكن قال لك جيميفانا تجي القلمه بينار بكا كدول بينارم خمان نخوه بله گودارو بینرن روداوی ج باجار سلیمانی ج استودیو ما تایبت نوا چالاکن گرا چارمین فستیوال ناف دولتی فیلم سلیمانی ده یک ج اوان میوانن کو ای سال وک میوان بود سال درباز بود و که اندام جوریا کورتا فیلم باید بشه سیناریو ده ابخاجی سیناریست که نافداره یک جی سیناریو نه کش بو رضا فیلم کی ده ولات ایران و که پربینرترین رضا فیلم بو او جی خانم شعله شریعتی لگل منه تو گله کی بخیراتی ج باجار سنه خانم شعله بل طهران او جانب سردبه دست بیکت خوازم بحثا کارو چالاکین خبو ما بکی بر هر چشته سلام عرض کم نخمت بینندگان عزیزا ولا برگزار کنندگان ام فستیوالا تشکر کم زحمت فریان کشاگا و ام رویداد فر مهمه بو اقلیم کردستان و بو تو منطقه ما و باعث شانازی و افتخار امست من برالم زمینو تشکر کم من سناریستکم که حدود 20 ساله لإيران سيناريو أنو سمبو هم سريال يا ريزا فيلم بقول إيوا و فيلم قال سينمائي متعدد سريال قال متعدد كمن بخشوا بوجا والآن افتخارم هست كآخرين كاريك أنجام داغا ريزا فيلم كابو شركة مستي فيلم حدود سريالك الحدود 35 قسمتها والآن كهاتكم بويرا مراحل مقدماتي وكارجل أولية سريالك شامل دیدار کارگردان و کاستینگ و مراحل مختلف سریالک از خریک انجام دریه کارکانیشم لإيران حدود بودم حدود 20 سال لزمینه سناریو کارکم لزمینه ساخت خود تولید سریالش کارم کردو ولی خب عمدتاً لزمینه سناریو کارکم و حدود 15 خانم شولا لإيران چوا لسریالات نرن يعني حزوان چوا ابو رضا فيلمان لاس إيران خب فرا استقبال السريال فراس ومردم إنا همیشه أنا عادتي أنا كسريال قالك شوانه حتما سريال قالي بوينن ولا دو طريقة إما تاني بيام قال خمان بيام قال إنساني وأرزش قال اجتماعي خمان لطريق سريال وبمردم منتقل كين من يعني هوادارم كروجي كيش ليرة تعداد سريالة كان إيروا بيتو مقتانين هر أو باشا إكيشوان أو تعداد بينندك اللي نرك اللي نهسمن هالليريشة وسريال غلي إيجاد باشا خانم شول باشا إكيشوان سيناريو أنت بوان سريال أنت دروس كرين بوكا بربينرترين سريال أنكوريزا دراما لإيران هات ناس كرن باشا تذكري ما بحث بكينا في چه بو بحثا چت كر بو چی اوها پیشوازی لهات کرن بله او سریال كان من خب اکثرا خوشبختانه بیناری خوی به ولی سریال که بو بناو خط قرمز که ام سریال نمورد گنجکان او بو نمورد گنجک مش کشگلی که گنجکان لإيران بویان وکو بیکاری وکو
ئەوە کە بەهەرحاڵ لە لەحاز ڕۆحی ڕەوانیە و چه مشکڵاتێکیان هەست ئەو سریاڵە فرە مۆردە تەوەجۆ قەراری گرت بۆ نەسڵ جوان تانیان تەکۆ سریاڵی ارتباط بە قەرارکەن سریاڵی بوو جەذاب داستانی جادەئی بوو یعنی داستانێکی بوو کە چەندانە گەنج سوار جیپێکەوان و ئەچوان بۆ شۆن سەرنوێشتی خۆیان و ئەو سریاڵە مەسەڵەن لەو سریاڵەکان منە بەعنوان پڕبینەندەترین سریاڵ مەترەحە باشە دەرهێنەرن جیهانی ئەوها دەبێژن گەلێکی جوان دەرهێنان نەرینەوان ئەوها دەربارەی سریاڵان کۆ ڕێزە فیلمان دەبێژن هەر فیلمێک gelekî zehmetre nivîsîna sînaryoya wê û herûsa drûstkirina filmî ji dramayekê. Derhênerên dramaya an ku yên serialê an ku rêza filma dibêjin serial her helqeyeka wê wekû filmekî em mandî dibin. Tu çi dibêjî? واقعا دروستێژن یعنی سریال کە ئەگەر بۆ فیلمێک سینەمایی 90 دقیقە تایمی هەیە سریال بەزی حدود 1500 دقیقە فیلم ئەشێ دروست بێت. ئەم 1500 دقیقە حتا نووسینی بۆ من بەعزێ وەختە لە مەسەڵەن سریالێک 30 تا 35 هەڵقە بێ حداقل نزیک 1 ساڵ بۆ من نووسینی توولە کێشێ. فکریکەنەوە ئێستا نووسینی بۆ 1 نەفەر ئەوە توول کێشێ ئەمانەی وەختی تەبدیل بە فیلم بێت و بە ئەنازەیش فکرکەن مەسەڵەن 10 دانە فیلم سینەمایی 20 دانە فیلم سینەمایی ئەنێرژی ئەوات زەمان ئەوات و مەرارەت و سەختی هەست. باشە بناریناتە خەڵک هەشت جۆرە سریال بکە یعنی تایبەت کوردستانێ. متوجه نەبوو. یعنی خەڵک حەزیان لە چییە؟ ئەمە چی جۆرە سریالێک بۆیان دروست بکەن ئەوانە زیاتر سەیرەکەن بەڕای تو. خب من چۆن لە تارانە کارەکەم و سریالەکانم لە تۆ ئێرانە پەخشەوێتەوە نە فەقەت لە سنا یعنی شەبەکەگەل سەراسەری ئێرانە پەخشەوێتەوە ئێمە عومدەتەن لەبان مۆزوعات و مەسائلێک و کارەکەین کە لە سەتحێ کشوەرە لەواقع کێشەگەل و مشکڵاتێ جوانگەل بێت بعد مەسائل اجتماعی بێ ئەرزشگەل ئینسانی بێت ئەگەر ئەو مەسائلیت کاوێنەی مردم ئەحساسکەن لەناو ئەو سریاڵە مسائل و کێشەگەل خۆیان ئەوێنن مسائل اجتماعیان ئەوێنن ئەوانە فرەتر تەوەجۆی پێکەن یا مەسەڵەن سریالگەل کۆمدی فرە مۆرد تەوەجۆ لێنە بەخاطرەوە سریالگەل کۆمدیە بازیگەر خاصمان هەست بعد دەرهێنەر خاصی هەست مۆزوعاتی اجتماعی بە سورەتی کۆمدیە مەترەحەکەین و بینەندەی خۆیشی هەست. باشە خانم دخوازم بەحسەوە فەستیڤاڵ بکەین فەستیڤاڵە سلێمانیە گەڕاویە چوارەمین گەڕا دەرباز بووی دەتوەکە ئەندەماکە ژووری بەشدار بووی چ جیاوازیەکە ئیساڵ؟ فستیڤالە سولەیمانیە خب لە ئەوڵ قسەکانیش بۆوتم کە بەهەڵ فستیڤالێک مهمە یعنی بۆ هەم بۆ منتەقەی کوردستان هەم بۆ ئێمە ئەوە هەینە ئێرانە و افتخاری پێکەین و ئەواتە خوازین هەر ساڵ ئەم فستیڤالە ڕوونەقی لە ساڵگەڵ قبل فرەتر بێ یعنی بە خۆڵ معروف پرۆداکشنێ گەورەتر و تەئسیرە فرەتر لە منتەقادانێت. من ئەوێنم تەلاش تۆ ئەوانەوە خەریکن زەحمەتێکێشن بۆ ئەو بەرگوزاری ئەم فستیڤالە منتەها ئێمە بە نەزەر من ئەم سریاڵە لە سوورەتێکە ئەتانێ موفەقتر بێت کە لە کناریە کە خودێ ژێر ساختگەل یعنی مەسائل سینەما و سریاڵ و تەلەڤیزیۆن و فیلم و ئەمانە لە بەرجێگەل تیژە ئاموزش بدرێ یعنی مەسەڵەن ئێمە یعنی سناریست وەختێ تێت بۆ ئێرە چەند ساڵتر ئێمە بین بۆ ئێرە بێنین لێرە سناریستگەلێ هەسەر وەک ئێمە دەرهێنەرگەلێ هەسەر کە بە قدرەتێک شوەرگەلترن یعنی لە کناریە ئاموزشیش بوێت. باش بە کورتی سریالی ئێرانی باشترن یانی تورکی؟ تمام تتکاری نەبێژی زۆر سپاس. دلیلەکەژم بێژم بۆتان سریالگەل تورکی بە نەزەمە سریالگەل جەذابێکن بە لەحاز داستان پەردازی بە لەحاز ئەکتینگە بازیگەرەکان بە لەحازەوە کە جەذب مخاتەب ئەکات منتەها من خۆم ڕخنێکم هەست بە سریالگەل تورکی مەسائل اجتماعی ناویە زەعیفە یعنی پەیوەند بینێ داستان ومسائل الجامعات ناویە زەعیفە ئەگەر ئەوانیش بتان وەک ئێمە مەسائل اجتماعی پەیوەند بەنە سریالەکانیانەوە
موفق بن. باشه گلک سپاس ج سنه ج روشالاتا کردستان خانم شعله شریعتی کو وکا سینارو نویس تلگلما بوی گلک سپاس عمل بندوی سریالی بن انکویر زد دراما او تو دروز کی او جبو کردستان عمل بندوی بن گلکی سپاس بوده از چما باجار حولری استودیو ما سرکا روداوی کی دل بخین از الجل هوا کی دو خازم بحثوی کی بکم دنوا فستیوال دا دنوا فستیوال دا دل بخین پنج در هنرین روشاوای کردستان جیت دا باشدارن دهمان دمه دا جی سوریه جی چوار جی سینماکارن سوریه او جی دی فستیوال دا باشدارن من دلیر سوز بدم من سبا در هنر کی یانجی لیستکوان کی یانجی سناریست کی روشاوای کردستان یانجی سوریه بکمیوان ددی سوز از میشه خواست یکی بیجم از سوزه دمتا مليون کس ما تماشا از فکرم جمتا فرمو سبت یکی نکی میوان من و نگره اولیره تمام اصلا گلکی سپاس از فکرم میفان از فکرم دلیر تلیج جه فستیوال سینمای یا سلیمانی زور سپاس